بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. خوشکان و برانی بەڕێز، زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لەم شارە جوانە لە خزمەتانە چەند پەیوێ پێشکەشکەم، بەڵام بەبێ ئەدەبیە زانم پێشی مامۆسای بەڕێزم بکەوم، بەڵام زۆر هەوڵمدا لە شەویشەوە هەوڵی لەگەڵا ئەدەم. مامۆسایگیان ئێمە بە تەلەبەی جەنابەت ئەشین، بەڵام ئەو جەنابی هەر قبوڵی نەبوو، حەزی کرد منۆکو میوانە پێشەکی دەست پێشخەری بخەم و لە خزمەتانە چەند پەیوێ پێشکەش بکەم. خوشکان و برایانی بەڕێز، طبعا طلبی علم ئەگەر ئەوەندە گرنگ نەبوایە یەکەم وشەی قورئان ئیقرأ نابوو. اقرأ باسم ربك الذي خلق. ئەو کورسیانەی ئێوە لە سەری دانیشتوونە شەهاداتی دنیایی نییە. کەستان لەسەر ئەم کورسیانە نابن بە دکتۆر، کەستان نابن بە مامۆسای زانکۆ، کەستان نابن بە موهەندیس، کەستان نابن بە طەیار. ئێوە لەسەر ئەم کورسیەوە بەڵاوە ئەکەن بە ناو کۆمەلگایە، ئەبن بە داعی، ئەبن بە بانخواس. بۆیە أشرف المقامات والمناصب في الدنيا قاطبة الدعوة إلى الله. هیچ مقامك ناقات شرفي دعوة، هیچ كرسي ومنصبك ناقات برزي منصبي دعوة. لدنيايا اگر كسي الرئيسي دولت بيت منصبكي زور قورية، كرسيكي زور قورية، بلام لهمو كرسيك بشرفتر، لهمو كرسي عالي وبرستر الدعوة إلى الله أوية ببي بداعي ولا إخواي پروردگار. بويا عزيزاني خوم، أم مقامي دعوة مقامي بيغمبرانا، إيشي بيغمبران يكمو كوتايان سلامي خوايان ليبيت دعوة ولا إخواي پروردگار. قل هذه سبيلي أدعو إلى الله. ري بيغمبري خوا صلى الله عليه وسلم چي بوا؟ دعوة كردن ولا إخواي پروردگار ويقينشتان هبيت. هیچ شتێک بەقەد ئەم ئیشەی ئێمە پیرۆز نییە. هەرچی ئیشەکان هەیە لە دنیاە ئیلا مەسلحەتێکی لە پشتەوەیە، تەنها مەسلحەتی داوە نەبێ، ئەوەی بۆ خوا خۆی یەکلای یەکاتەوە. ومن أحسن قولا ممن دعا إلى الله. چ وتەیە باشتر هەیە تۆ بتوانی خزمەتی ئەو دینە بکەی، خزمەتی خەڵک بکەیت، ئامۆژگاری خەڵک بکەیت. هیچ شتێک بەقەد ئەوە گرنگ نییە عەزیزانی خۆم. واللهی بۆ خۆم، من بۆ خۆم ئەگەر باسی خۆم بکەم، هیچ کاتێ بەقەد ئەوە بەختەوەر نابم کە کاتێک ئەوەستم نەسیحەتی برایەکەم خوشکێک مەکەم. هیچ کاتێ بەقەد ئەوە خوا هێزم ناداتێ. بۆیە ئەم مەقامە خوای پەروەردگار بیبەخشێ بە هەر کەسێ شەرەفێکی زۆر گەورەی پێبەخشیوە. قل هذه سبيلي أدعو إلى الله. لەم ڕێگەیە ئەبێ دعوە بکەی بۆ لای خوا. ئەمە دعوەی پێغەمبەرانە سەلامی خوایان لێبێت. بۆیە کاتێ تۆ ئیشەکەی تۆ نابێت چاوت لە پاداشتی ئەم دنیا بێت، ئەبێت چاوەڕێ بکەی خوای پەروەردگار خۆی تەدەخول کات بۆ خۆی پاداشت باتەوە. کاتێ لە جەنگی خەیبەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو ئەکاتە سەحابەکان، لەناو ئەو هەموو سەحابەیە یەکێک لە بەلیغەکانی سەحابە، شێرەکانی سەحابە هەڵەبژێریە عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای لێ بێت. فەرمووی انفذ على رسلك حتى تنزل بساحتهم. زۆر بە هێواشی لەسەر خۆ تو ئەڕۆی هەتا ئەگەیتە گۆڕەپانی ئەوان، پاشان بانگیانەکەی بۆ لای ئیسلام. رسول الله صلى الله عليه وسلم سوێنی خوارد، فەرمووی فوالله، سوێن بە الله لأن يهدي الله بك رجلا واحدا. چونکە مشریکان هەمویان پیاو بوون لەو کاتەیە کە هاتبوون بۆ شەڕ. فەرمووی سوێن بەخوا ئەگەر یەک پیاو لە مشریکان لەو کەسانی کەوا بێدینن لەناو ئیسلامانین لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگرن، خەیر لەکە من حەمر ئەو حمر النەعەمی. فەرمی بۆ تۆ باشترە لە وشتری سوور. ئەو کاتە عەرەب گەورەترین شت بەلایەنەوە، جوانترین شت بەلایەنەوە، پیرۆستترین شت بەلایەنەوە چی بوو؟ ئەو وشترە سوورانە بوو کەوا بەخێویانە کرد. ئەگەر کەسێ لەم شارەیە دەوڵەمەند بێ باشترین سەیارەی چییە؟ ئەم لێکزز و لانکرۆزەرانەیە. باشە ئەو سەردەمە کە سەردەمی بەخێوکردنی وشتر بووە، هەر کەس تێ وشتری سووری هەبوایە دەوڵەمەند و کەسێکی ناودار بوو. بۆیە فەرمووی ئەوە بۆ تۆ باشترە کە هیدایەتی یەک کەس لەسەر دەستی تۆ بێت. للرواية كترا فرموي خير لك من الدنيا وما فيها.
يعني ئەگەر هەموو دنیات هەبێت قیمەتی ئەوەی نییە کەسێ لە دەستی تۆ هیدایەت وەرگێت. یعنی لە تای تەرازوی خوای پەروەردگارە ئەگەر هەموو دنیا بچێتە سەر تای تەرازویەکەوە ئینسانێ لە مقابلە لەسەر دەستی تۆ هیدایەتی وەرگرتووە چاکەی ئەم دعوەیە قورسترە. بۆیە بەلاتانەوە کەم نەبێت. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی ئەبو هورەیرا گێڕێتەوە ئەفەرمێت من دعا إلى هدى هەر کەسێک خەڵکی بانگ بکا بۆ ڕێگەیەکی ڕاست كان له من الأجر مثل أجور من تبعه. سبحان الله تۆ ئەگەری یەک وشەیەکی خەیر فێری هەر برایەکت کەی هەر خوشکێکت کەیت ئەو کەسە لە دوای تۆ بەردەوام بێت بە قسەت بکات ئەم کەسە لا ينقص ذلك من أجورهم شيئا کردەوەی ئەو ئینسانەش بۆ تۆ دیە کردەوەی ئەویش کەم نابێت. یعنی ئەگەر خوشکێکی بەڕێز لەسەر دەستی تۆ ببێ بە حیجاب بە نیقاب بە عابا بە باڵاپۆشێکی شەرعی هەنگاوێک کە ئەینێ حەسەنەیەکی بۆ ئەنووسێ ئەو حەسەنێش بۆ تۆ دێت تۆ لە ناو جێگەکەی خۆتا خەوتویتە برایەک نوێژی نەکردو تا ئیسا مانای تەوحید و لا ئیلاهە ئیلا الله نەزانیوە کاتێ تۆ دەستی ئەگری و ئەیهێنیتە سەر ڕێگای هیدایەت لە ناو سەیارەکە تای سبحان الله چاکەکانی ئەویش بۆ تۆ دێت إلى قیامی ساعة تا ڕۆژی قیامەت دەمە سەدەقەیەکی جاریە عەزیزەکەم لە یادی نەکەیت دعوە سەدەقەیەکی جاریە. ئێستا ئەو هەموو کتێبانی کە لە بەردەست ئێمایە کاتێ بوون ئەڵێن ئیمامی شافعی ئیمامی ئەبو حەنیفە ئیمامی ئەحمەد ئیمامی ابن تەیمیە وهكذا تەواوی عولەماکان زاناکان ئەوانە بۆ خۆیان لە ناو قەبرەکانیان بەڵام حەسەناتیان بۆ ئەڕوا بۆ سەدەقەیەکی جاریان بەرپا کرد بۆ خۆیان کتێبەکانیان ئەخوێندرێتەوە مەتنەکانیان بەدەرز ئەوترێتەوە بۆیە دعوە بەکەم مەزانن. ئەم هەموو پاداشتەی من باسم کرد لەم 5 دقەیەیە ئاگاتان لێبێت پێویستی بە چییە؟ خۆ هەموو کەسێ نابێ ببێ بە داعی. ئێستا لەم کوردستانەیە مامۆستامان زۆرە خەمخۆرمان زۆرە بەڵام ئەوانەی کەوا گوێیان لێ ئەگیریە و خەڵک حکمەتیان لێ فێر ئەبێ و زانستیان لێ فێرە بێ ڕەنگە 100 کەس بن لە کاتێکا ڕەنگە 5,000 خوێنەوارمان هەبێت. کەواتە دعوە پێویستی بە چییە؟ پێویستی بە عیلمی شەرعیە. بەڵام عیلمی شەرعی بەچی؟ بە فەهمێکی دقیق پێی ئەوتێ فقهی دعوەی پێوتێت. هەموو کەسێک ناتوانێ ببێ بە داعی هەموو کەسێک ناتوانێ ئامۆژگاری خەڵکە. ئێمە فقهی دعوەمان نییە بۆیە ئێستا وەزعمان گەیشتووە بەم حاڵی ئێستا. گەنج هەر لە خۆیەوە دێ بە جوملە خەڵک کافرەکات بە جوملە خەڵک تەبدیعەکات بە جوملە خەڵک فاسقەکات بە جوملە خەڵکە نێرێ بۆ بەهەشت ئەی نێرێ بۆ جەهەنم. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەم کەسە فەهمێکی جوانی بۆ ئیسلامە نییە. تۆ هەموو قورئانت لەبەر بێ بە حافظی قورئان بی با صحیحی مسلم و بوخاریشت لەبەر بێت بەڵام فەهمێکی ڕەوان و دقیق و جوانت نەبێ بۆ ئەو قورئانە بۆ ئەو سنەتە تۆ بەڵای بەسەر ئەم ئیسلامەوە خوای گەورە هیچت لێ وەرناگرێ بەڵکو خوای پەروەردگار لە مقابلی ئەو دعوەیە تۆ عقوبادا شەڕ وەرئەگریت. من یەک نمونەیەکتان بۆ باسەکەم جارێک گەنجێ وتی مامۆستا زانی من لە پشتەوە بۆچی نوێژ ناکەم وتم نەوەڵڵە وتی تۆ یەکێک لە نەواقزەکانی ئیسلامەتیایە. ئێوتم وەڵڵا حەزەکەم بیزانم من بە تەمای بەهەشت بەخوا هەر لە مناڵی و ڕیشم نەتاشیوە تا ئیسا ئەگەر بزانم ناچم بۆ بەهەشت بەخوا سەکسوکەیەکی لێ دانێم و سێچارێکێک و هەر وەک ئەو خەڵکە چی کرد منیش ئەواکەم. وتی برام تۆ برایەکەی لە مزگەوتەکەتان ناوی فڵان کەسە هەستەکەم خۆشت دەوێت وتم فڵان کەس وتی بەڵێ وتم ئەرە وەڵڵا خۆشمەوێ. ئێوتی مامۆستا ئەو کافرە ئەی تۆ نەوبیستووە هەر کەسێ من حەبە کافرن فقد وقع الكفر عليه يعني كفر الأكبر پێشی پێی کافرە بێت. ئەخەوتم بۆ کافرە وەڵڵی 5 فەرزە لەگەڵ منایە خۆشم دەرسی پێ ئەڵێم کوڕێکی زۆر ڕێک و پێکە زۆر بە ئەخلاقە وەڵڵاهی ئامادەم ئەگە شەرع ڕێگەم پێ بە خێزانم لە ژوورەوە لەگەڵ یادا بنیم یعنی ئەوەندە لی ئەمینم ئەوەندە داوێن پاکە. وتی داوێن پاکی شتێکە و تەوحید شتێکی ترە. وتم بەچیە زانیە مە کافرە؟ وتی کاتی دەنگدان بوو بینیتم پەنجەی شادمانی مۆری پێوە بوو مرەکەبی دەنگدانی پێوە بوو. ئێوتم باشە ئەم کەسە چوە کێڵێ دەنگی داوتم با لە ڕێگەی تر وتم ڕەنگە شەطبی کردویە و زەربێکی پێیان نابێ. وتی مامۆستا پرۆسەکە بۆ خۆی کوفرە هەر داخڵی ئەو بینایەبی پێی کافرە بیت. ئەی باشە وتم حەل وتی حەل ئەوەیە تۆ واز لەو بینی تەوبە بکەی وتە ئاخەدەی اینجا سەرڕای ئەوە وتم باشە من واز نایەنم دەی وتی مامۆستا گیان بە خەڵکەکە بڵێ منی ژوا بە خەڵک ئەڵێم هەر کەسیە تۆی خۆش بیوە لەم کوردستانە لە دەروی کوردستان پێی کافرە بێت. ئەوە چی پێوترێت؟ ئەو کابرایە با حافظی قورئان بێ با صحیحی سنە و هەموو سنەنەکانیشی لەبەر بێ صحاحەکانی لەبەر بێ هیچ قیمەتێکی نییە چونکە فەهمێکی ڕەوانی بۆ سنەتی پێغەمبەری خوانیە صلی الله عليه وسلم بارە بەسەر ئەو ئیسلامەوە. بۆیە ابن قەیم بەڕەحمەت بێ یاخوا ئەفەرمێ سوء الفهم عن الله ورسوله
أصل كل بدعة وضلالة نشأت في الإسلام قديما وحديثا. تينا جيشتن لقرآن ولسنة بنتشيني همو خرابكاريك همو بدعة وضلالتك على إسلام لكون لتازشة كاتيك قدر كان كون غلطي أو غلط جوروا كاتي خوارج كاتي معتزلة أبيني بوشي وازا قمراء بن هوكاري شيا همو سوء الفهم عن الله ورسوله غلط يجيشتني أنا لخودي إسلام لدقي إسلام خوارج في غمري خاص الله عليه وسلم فرمي كاتي لتجيك كانوا نيوجكي حرب زيد بنيوجكي خوتادي أو أنا خاشعا تناندنا وشوانيان وكو قاچی بزن باشە چۆن قاچی بزن ئەبینی تووکی پێوە نەماوە ئۆنە لە ئەرز دایناوە ئەمانە ئەوەندە نوێژیان کردووە چۆکیان یعنی تەواو پێستەکەی لێ بۆتەوە ناوچوانیان ڕەش بۆتەوە ئەوەنە سوژدەیان بۆ خوا بردووە بەس ئەمانە فەهمێکی زۆر غەڵەتیان هەبوو چەوتیان هەبوو بەرامبەر بە ئیسلام یەک واقعەیەکتان بۆ گێڕمەوە بزانە نەکبەتی ئەمانە چ بەڵایەکن بەسەر ئیسلامەوە ئەمانە چی بوونە بۆیە نابێت تێ بکەوی وڵات گەنجێکە ڕیشی هەیە و کەسێکە نیقابەکە و ئیتر دەڵێ قال الله قال الرسول تۆ بڵێ ئێمە کەسێکی چاکە ئێمە لە تەرازوی قورئان و سنەت دەین بزانین ئەم کەسە ئایا ئەمە داعیە بۆ لای خوا یا بارە بەسەر ئەو دینەوە مجموعەیەک لە خەواریج کە ئیمامی عەلییان شەهید کرد ڕزای خوای لێبێت گەیشتن بە عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەڕەت هەمووتان ناویتان بیستووە ئەو جەنگاوەرە قارەمانی کەوا هێندە ئازاریانەدا سکڵیان پشکۆیانە کردە سەر پشتی چەوری پشتی سکڵەکە یەکوژانەوە پشکۆکە یەکوژانەوە ئەوەندە پیاوێکی مەخدور بوو لەم ئیسلامەیە عەبدوڵڵای کوڕی لەگەڵ خێزانی حامل بوو حملی هەبوو ڕێیان ئەکرد جەماعەتێ لە خەواریج گەیشتن بەم دوو بەڕێزە سەرەتا بە عەبدوڵڵایان و دوتیان ماذا تقول في علي دەربارەی ئیمامی عەلی چی فأثنى عليه زۆر ستایشی ئیمامی عەلی کرد نەیزانی ئەمانە خەواریجن وتی ئیمامی عەلی یەکێکە لە خولەفای ڕاشدین عەشرەی مبەشەرەیە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم زۆر مەدحی کرد سبحان الله کوشتیان ئیمامی ابن قەییم ئەگێڕێتەوە ئەفەرمێ فذبحوه كما تذبح أحدكم النعجة چۆن گوێرەکەی سەر ئەبڕیت ئاوا سەریان بڕی اینجا خێزانەکەی کاتی حاڵی پیاوەکەی بینی پرسیاریان لە خێزانەکەی کرد فأثنت عليه ئەوی جوتی ئیمامی عەلی شێری خوایە خەلیفەی مسلمانانە هیچێکە لە عەشرەی مبەشەرە فذبحوها كما تذبح أحدكم النعجة ئەویشان سەر بڕی هەر بە سەر بڕین بە قورئان من هەتا ئێستا مریشێکم سەر نەبڕیە خۆ ئاگای لێ تۆ سەیریکە ئەمانە لە کاتێکە ئەمان حافظی قورئانن باشە نزیکترین کەسی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم لە ئال و بەیتن دێن سەری ئەبڕن باشە نەک ئەوە حتى أفرمون وعقروا بطنها وذبحوا جنينها ناوسکیشیان دەرکرد مناڵەکەی ناوسکشیان سەر بڕی ئەڵێ دوای ئەوەی ئەم کارەساتیان کرد لەگەڵ ئەم دوو مسلمانەیە ڕۆیشتن دایانە تەک دارخورمایەکە یەکێک لە دارخورماکان هەندێک لە خورما بەرەوە ببوو دانەیەک لەو سەفاحانە خوێنمژانە خورمایە لە خورماکانی هەڵگرت و ئاوا خەریک بوو بیخوات تۆزەکەی لێ کردەوە دانەیەک لەوانی کە عەبدوڵڵا و ژنەکەی سەر بڕی وتی أتأكل التأمرة من غير أن تستأذن صاحب البستان أو خورمايا خويت ويشتا إذن لصاحبي بستانك جوار نقرتوا خورماكا سيري كاللوية سيكس أكوجن بنا حق سريان أبرن وكو جوركا شون سر أبردريا أوا سريان أبرن بلام ليرة بحلالي نازانية بجائزي نازانية خورمايك بخوا كلا شريعتي إميا بيغمر صلى الله عليه وسلم أفرميت هركس يدايا تكباخيكا أطوانية ببي حاجي خوي بيداويسي ناوسكي خوي خورمایە شتێ بێ لی کاتەوە قەیسیە بێت پرتەقاڵی بێ بۆ خۆی بیخوا و گەروی پێ مرتاح کات لە کاتێکا لە شریعەتی ئێمەیە ئەوە حەڵاڵە بەڵام ئەمەیان حرامە ئەوان عەکسیان کردوێتەوە ئەوەیە سوء الفهم عن الله ورسوله ئینسان ئەگەیەنێ بەو کارەساتە ئەمە نمونەیەکی تر بۆچی من تەرکیزەکەمە سەر ئەم بابەتە عەزیزانی خۆم چونکە ئەشێ دوو ڕۆژتر ئێوە هەڵگری هەموو قورئان بن هەڵگری هەموو سونەتەکانی بن بەڵام هەڵگری فەهم نەبی هیچ قیمەتێکی نییە عەزیزانی خۆم لە سەردەمی ئیمامی عوثمانە ڕزای خوای لێبێت ئافرەتێکی بەڕێز اتهمت بالزنا وتیان ئەمە زینای کردووە لأنها وضعت حملها ل6 أشهر چونکە حملەکەی لە 6 مانگی دانا قەناعەتیان بە ئیمامی عوثمانش کرد وتیان ئەمە زینای کردووە بۆیە فأجمعوا عليها ليرجموها هەمویان کۆبوونەوە ڕەجمی کردیانە ناو چاڵەوە ئەڵێ لەو کاتەیە کە خەڵک کۆبووبووە لە ناو شاری مەدینەیە
عبدوڵای کوڕی عباس حیبر الأمة ڕزای خوای لێبێت لە خۆی و باوکی فەرمی تێپەڕ بوو تێمە چ قەزەیەکەیە وتیان ئەم ئافرەتە زینای کردو فەرمووی بەچیە زانن وتیان لأنها وضعت حملها ل6 أشهر بە 6 مانگی حملەکەی داناوە فەرمووی من وجدتها في كتاب الله قەزەی ئەم ئافرەتەم لە قورئانە بینیوە وتیان چۆن وەستان وتیان ئادەی بۆمان شەرحکە فەرمی خوای پەروەردگار لە سوورەتی بەقەڕەیە ئەفەرمێ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة فەرمووی دایکان ئەبێ شیر بدەنە مناڵەکانی خۆیان چەند حولين كاملين حولين كاملين يعني چەند 2 ساڵ 2 ساڵەکاتە چەند مانگ 24 مانگ ڕەحمەتی خواتان لێبێت لەولاوە لە سوورەتی ئەحقافە ئەفەرمێت وحمله هەڵگرتنی مناڵەکە وفیصاله لە شیرگرتنەوەی 30 شهرا يعني هەڵگرتنی مناڵەکە بە حمل و شیرپێدانی هەر هەمووی بە مەجموعی هەردوو ئاەتەکە کاتە چەند 30 مانگ كواتا فرمي بمجموع الآيتين يمكن أن المرأة تضع حملها ل6 أشهر سي أو فهم جوانك أفرتي اللي مردن رزقاري أبيت أمتي اللي قمرائي رزقاري أبيت كواتا إيما بيويس من بفهم عزيزاني خو محمد حسان أو عالم بريزك يسان خوش أخواشي فايبة أفرمي جاري كان لسفري حجابهم نيجي مغرب وعشاء عادة كإتر أشيتا مزدلفة نيجي عشاء ومغرب جمعكي قصر جمعكي أفرمي دانشين سبحان الله ما نكرت قنجي هات بردم شوكي دانا فرمي يا شيخ أرى وجوهكم أنت وجماعتك وجوه أهل السنة والجماعة ما شاء الله سمات زور جوانا أهل السنة والجماعة ديارهم ولكن أرى فيكم بدعة من بدعية لإيه وياشكبم بزمانك إخوي وتم قلت أي بدعة أخي شو بدعية فرمي أراكم تسبحون الله وتكبرون الله وتحمدون الله وتمجاد شيت يا أبا فرمي ألا سمعت قول النبي صلى الله عليه وسلم كان لا يسبح في السفر قبلها ولا بعدها كان لا يسبح في صلى الله عليه وسلم سبحان الله ناكر للسفركيا لدواي نيوجكان وبيش نيوجكان للسفركانيا قلت يا أخي التسبيح هنا بمعنى صلاة النافلة أما باسي نيوجي تشيكات نيوجي سنتك أنك باسي سبحان الله كواتا بيويسمان بچيا بيويسمان بفهمك دقيقة بيويسمان بفقه دعوية أم إسلاما ناكري همو كسي الدولي خويتيكات همو كسي زراع باعي خويتيكا بلي منج ما مصام ومنج داعيم ومنج بيشوام بيويسمان بم فهمية تنانت إمام بخاري رحمة إخوائي ليبيا لصحيح كيدا بابك هناوا باب الفهم قبل العلم تيجيشتن لدق شريعة كان بيشت أويك توفير بيت فرموديكي هناوا فرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم صعد المنبر حفتي بيش أوي وفاتك فرمي عبد خيره الله بين خضرة الدنيا وبين ما عند الله عبدي لعبدكاني خواي پروردگار سرپشکی کردو لبيني دوشتا يان أم دنيا هالبجيريت يا لا إخوة هالبجيريت أم عبدش فاختار ما عند الله لا إخوة هالبجارت لناو أوهم صحابية أبيت شن هزار صحابة كوبو بيتوا تنها إمامي أبو بكر الصديق دسي كرد قريان تنها أو إمامي قتادة فرمي ككاتي الشرحي أم حديثاكات أفرمي لأن أبا بكر كان أفقههم لمراد رسول الله صلى الله عليه وسلم شنك إمامي أبو بكر زول لي نزيق بو أو أيزاني العبد المختار هو المصطفى صلى الله عليه وسلم أيزاني أويكوا كوش أكاو أقريته بولا إخوة خدي بيغمر صلى الله عليه وسلم نك عبديكي نكير وناديار بويا بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي من يريد الله به خيرا يفقهه في الدين هركس يخوا خيري بيبيت تي أجيني لو شريعته نيود يعلمه العلم يعلمه الإسلام خلق هي الإسلام شارزابوه شارزايكي طواوي الإسلام هي بلام حكمتي نية بلام فهمي نية بلام حلمي قسا كردني نية بلي عزيزاني خوم أما وكو أم برقية كتير خواي پروردگار أتان قرين مبو صورتي غافر خواي قراء فرميت وما يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور ولا الظل ولا الحرور وما يستوي الأحياء ولا الأموات سي أم براوردانا كان عزيزاني خوم خواي پروردگار أفرميت وما يستوي الأعمى والبصير كسيكي نابيناو كسيكي بيسر أو كسي بينايه وكو يقوان
ئێساگە کەسێک نابینا بێت لەگەڵ منە لەگەڵ ئێوەیە جیاوازی نییە طبعا جیاوازی هەیە ئێمە دنیا بە ڕووناکی ئیبینین ئەو بە تاریکی ئەیبینێت فەرمووی خوای گەورە فەرمی وەلە الظلمات وەلە النور تاریکی و ڕووناکیش وەکو یەک نییە وەلە الظل وەلە الحەڕور خۆ بەرسێبەر و گەرماش وەکو یەک نییە وما يستوي الأحياء ولا الأموات زینۆکان و مردوەکانیش وەکو یەک نین ئەمان ڕوحیان هەیە ئەوان ڕوحیان نییە وخوای گەورە لە مقابلدا ئەها ئەفەرمێ هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أما إمام ابن تيمية استنباطي بمشي وازلم لم آيات كردوه أفرميت فالجهل بمثابة الأعمى سبحان الله هر كس يك نزان بيت كردواري وتيانا نخوينوار كويرة كواتان نزانين أعمايا هر كس ينزان بي بو شريعته وك أوايا بيناي لدزدابي نابينا بيت والعلم بمثابة البصر ئەگەر کەسێک چاویشی نەبێت دنیای ڕووناکیش نەبینێت مادام هەڵگری فەرموودە بێ لە سینگا هەڵگری ئاەتەکانی قورئان بێ بە بەسیرەت و تێگەیشتنێکی تەواو ئەم کابرایە هەرچەندە لە ڕواڵە تا کەسێکی نابینایە بەڵام بەسیرە چاوی هەیە دنیا ئەبینێ والجهل كالظلمة نەزانین تاریکیە والعلم كالنور علم وەکو چی وایە وەکو ڕووناکی وایە ئینسان علمی پێ بێ ئەگەر لە تاریکی شابی ئەتوانێ خۆی ڕزگارکە ئەگەر لە شوێنێکی شابەتەنیا بێ ئەتوانێ خۆی قوتار کات بۆیە ئیمامی وهاب قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ العلم خەلیل المؤمن هەر ئیمانداری حەزی لێیە عاشقایەتی بکە و دڵداری بکە باشترین کەس لەگەڵ یابیکا کێیە عیلمە ئەو کەسانەی ئێستا بۆ نمونە کاتێ تۆ ڕوویتە خزمەتی ئەو مەکتەبانە ڕیزێ لەم لا بۆ لاوەجاری وایە 80 مجەڵەد ئەژمێریت ئەڵێن ئەمە هی یەک عالمیەکە ئەگەر ئەم کەسە زۆر عالمی زۆر عاشقی نووسین نەبوو بێت عاشقی ئەو عیلمە نەبوو بێ ناتوانێت 40 مجەڵەد 80 مجەڵەد بنووسی ئیمامی ئیبن تەیمیە کۆی تەمەنی کۆیان کردوێتەوە ڕۆژی 41 لاپەڕەی نووسیوە ڕەحمەتی خواتان لێبێت 41 لاپەڕە دەتۆ بتوانە 41 لاپەڕە لە ڕۆژێکا بەس بیخوێنەرەوە باشە طبعا تەمەنی مناڵیشیان لەو دقەی کە لەدایک بووە تا ئەو دقەی مردووە 41 دانە لاپەڕەی نووسیوە ئەمە عیشق نەبێت چییە بۆیە هەر کەسی حەزەکە عشقایەتی لەگەڵ هەر کەسێک بکات لەگەڵ کتابە لەگەڵ عیلما بیکات ئیمامی نەظڕە فەرمێت من أراد شرف الدنيا والآخرة فليتعلم العلم هر كسي شرفي دنيا وآخرة يويت با علم فير بيت تخوا خلق شرف بشرفكاني أمكم القايا هر أواننين كزانت خوازن هر أواننين كوا هلقري قرآن هلقري حكمة هلقري سنتكاني في غمر صلى الله عليه وسلم أو خلقانتان بيني وخويان كردوا بقالتا جالنا و شاشكان والسوشيال ميديا بزانا هلقري چي أخلاقكن هيج سخافت لها مشتكا نەشەڕەف نەکەڕامەت ئافرەتێ بێ خۆی ڕوتەوەکە داوای لایک و کۆمنتکە داوای ڕقەمی خۆی بڵاوکاتەوە کەسێ بێ جنێ و بە خەڵک بە ئەمە چ شەڕەف و کەڕامەتێکە عەزیزانی خۆم بۆیە هەر کەسێک ئەیەوێت شەڕەفە دنیا والآخرە بەدەست بێنێت با دابنیشێت علمی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر فێر بێ صلی الله عليه وسلم بۆی ئیمام ابن قەیم قسەیەتری هەیە فەرمێت محبة العلم من علامات سعادة هەر کەسێ علمی خۆش بیە زۆر سعیدە زۆر خۆشبەختە من بحكمي وي تمنيكي كمم هي تشل صالكم هي بلام اواني كلقل يا ناجياوم زور خوش بخد بونا هموش يان خاوني علم بونا بوشي هركس يخاوني علم بيت سبحان الله سعيدة خوش بخته چونك الدير لدير كان شفاي ضلي بوهينيت كتابي لكتابة كان يخويندوتوا ازاني الدنيا باي اونيا خفتي لي بخوي يقلو ديراني ابن قيم هنايتي برحمة بياخوا افرميه دنيا كامل مكمل بأرزو بأسمانيوا اگر هموي هي توبيت لدقيقي زور كما لچەند سانیەکە لە دەست بچێت قیمەتی ئەوەی نییە یەک چرکەساتێک خەفەتی بۆ بخۆی کاتێ من ئەوە ئەخوێنمەوە بەڵایەکی گەورە بەسەرمایەت کورە ئەڵێم وەڵڵا قسێکی زۆر جوانی کردووە کەواتە دنیاکەم ڕووی خۆشم ئەڕۆم لەگەڵیە خۆشم ئەڕۆمە ناو قەبرەوە ئەها ئینسان بەعیلم چیەگات بەعیلم سەعادەت و خۆشبەختی بەدەسەهێنێ وفەرمووی وبغض العلم من علامات شقاوة هەر کەسێکیش حەزی لە عیلم نەبێت ئەوە نیشانەی بەدبەختیەتی ئەو خەڵکە ئێستا بۆ خەفەت بارە ئەو خەڵکە ئێستا بۆ ناڕەحەتە هیچی ڕۆژانە دوو لاپەڕە قورئان ناخوێنێتەوە دوو فەرمودەی پێغەمبەر ناخوێنێتەوە صلی الله عليه وسلم ڕۆژێ لە ڕۆژان مەکتەبەیە لە ماڵەکەیە نابینی چوار کتێبی ڕێک و پێکی تیا بێت چوار زانە نەسیحەتی مناڵەکانی کرد بێت بە فلیم و مودەبلەجات مناڵەکانی گەوراکات خۆی ئەم مۆبایلەی کردووە بەخوای خۆی والعیاذ بالله باشە وازی لە ژنی هێناوە وازی لە عەقیدە و لە نوێژ و بیر و باوەڕی هێناوە هەر بووەتە چی بووەتە کۆیلەی مۆبایلەکەی والله خەڵکێکەیە ئێستاکە ئامادەیە قسما بالله دەستبەرداری دینەکەی بێ بەس دەستبەرداری مۆبایلەکەی نەبێت والله وبالله وتالله
قەزی خێزانی و مەشاکلی خێزانی دێ بۆ لای ئێمە بیللا وەتەڵڵی ئەم ئافرەتە ئەڵێ مامۆسا عشری ئاعشار یعنی دەبەیەک لە 10 سەعاتە 1 سەعاتێکی ببەخشێ بە من با 9 سەعاتەکەی ببەخشێ بە مۆبایلەکەی ڕازیم پیاوەکە ڕازی نییە باشە ئەی ئەم مۆبایلە نەبووە بەخوا و ئەی پەرستێت خوایەکی باتڵ هۆکارەکەی چی عەزیزانی خۆم هۆکارەکەی دوورکەوتنەوەیە لە عیلم بۆیە زانایان ئەفەرمون ئەشرف العلوم علوم القورآن لە هەموو علومەکان شەریفتر بەڕێزتر علمی قورآنە خۆتان فێری قورآن کەن حفظی قورآن کەن وأشرف الأهل أهل القرآن بريسترين أهل كاني خوا خلق كاني خوا لسر أم أرزيا أو كسانن كهلقري قرآن هلقري تفاسيري قرآن هلقري فرمودكاني بيغمر صلى الله عليه وسلم أو أنا أهلي إخوان تايبة بخوا بو إخوة جوراء فرمي بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم أم قرآن ناشية تضليها مكسيكوا أبي كسي خاوني علم بي إنجا أبي تحافظي قرآن انجا أطواني لما ناي قرآن تيبقى من عجيب بدي زور جالن فلان ملحد هم قرآني لبرا حاشا وكلا قسما بالله يقنا ديها آيات لم يشتار رشكاته أو إنكاري لوجود إخواك أو جنيو بخواده شون قرآن لم يشكي أم كسيا ثابتة بيه لضلي أم كسيا بردوام بيه قد إمام شافعي هيندحي فزكي بقوة بو يعني ككاتك لا إمام مالك درسي يخوين لا بريك يخوين أتشو أمبرو دسينا يسر أمبرو برسياي لكروتي كركم توبواكي فرمي أتسم تيكاليكم ككاتي أمبر خوينيتوا تيكاليكم لقل أمبروا دواي ما ويا أفرمي هستم كرت من حفظ كان مجاران نماوا بويلد أبيات الشعر كافرمي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وأخبرني بأن العلم نور ونور الله لا يهدى للعاصي أو قرآن النور إخوايا شون أدري بكسي داوين بيز بيه حاشا لروي جنابتان شون أدري بكسي كي سرسري شون أدري بكسي سركردایەتی حزبێکی علمانی بکا و داعوە بکا بۆ ڕێگایەکی خراپ بۆ ڕێگایەکی چەوت خوا لێی ئەسەنێتەوە بۆیە ئەم قورئانە في صدور الذين أوتوا العلم هەر کەسێ خاوەن علم نەبێ خوا ئەم عەتا گەورەی پێ نابەخشێت بۆیە ئەگەر ببن بە ئەهلی قورئان ئەبێ ببن بە ئەهلی علم بۆیە هەردووکیان ئاوێتە بن لەگەڵ یەکتریە ئەگەر بێمە سەر فەزلی علم بەڕێزانم طبعا من زۆر لەوە بچووکترم باسی فەزلی علم کەم خوای گەورە ئەفەرمیە يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خلقك هي لنا إيمان دارانا قلوا فليك وناكا وكما لاكونا كان جاران وتيانا قل يقدو نقطة هي بلام فل يق نقطة هي يعني خوينواري هرنية هيج دسكي نية ساعات رنگ دعوي نكر ببو خوا بلام خوي ومالو منالك إصلاح كردوه خواي قول لنا إيمان دارانا أم كسبر زكاته سبحان الله منك خوينوار كيشيكم تو شبيه دەست ئەگرم ئەبم بۆ کەسێکەوە مام حاجیەکە ڕیش سپێ لە مزگەوت ئەڵم بە قوربانە بمۆرە ئەم کێشەیەم بۆ چارەسەرکە خوا بەرزیەکاتەوە لە کۆڵانێکە ئەڕۆ ئافرەتێک چەفی بەسەرەوە نەبێ خێرا چەفیەکەی بەسەر خۆی ئادا و خۆی کۆکاتەوە شەرمەکە لە پیاوێکی ئاوا خوا بەرزیەکاتەوە لە کاتێکە عیلمی نییە بەڵام ئیمانی هەیە لەولاوە ئەگەر ئیمانەکە ئاوێتەی عیلم بوو فەرمووی والذین ئوتوا العلم درجات ئەوانەی خاوەن عیلم علم خوای گەورە دەڕەجاتیان ئەداتێ خۆ ئەزانێ دەڕەجاتی خوا چییە لە دنیای ئێمە شتێک ئەزانین کەڕەمە خوای گەورە پێ دەبەخشێ ڕێزی ئەو خەڵکەیە پێتە بەخشێ قەنەعەتێکە پێتە بەخشێ چ مامۆسایەکەیە لەم کوردستانەیە دعوە بکە و خاوەن بزنسێکی گەورە بێت خاوەن سەیارەیەکی فاخر و مۆدیل بەرز بێ نەمان بینیوە بەڵام خەڵک ئەیان کاتە پێش سەیاری مۆدیل بەرزەوە لە ناو ڤێلای باشا دعوەت یەکەن ڕێزی لێ ئەگرن وەکو دنیای ئەزانم ئەمە دەڕەجاتە خوای گەورە کە سوکارەکەی پاراستووە بە هۆکاری ئەم پیاوەوە ئەبێ دەڕەجاتی قیامەت چی بێت ككاتي خواي جورا في فرمية اقرأ ورتل كما كنت ترتل في الدنيا بخوين وتشون لدنيا أخوين توا فإن آخر منزلتك عند آخر آية تقرأها آخر آية تتكلبر بيت ما دام علمت فيه كردوا وقيانوتا مرتبيتوا لو شويني آية هل وكو وبيرهنانويك هيش لو زانا بالريزاني كون لچوار مذهبكي خومان إمامي أحمد وإمامي شافعي وإمامي أبو حنيفة وإمامي مالك رحمتي خوان لبي أمانة فيسبوك ينهبو حزب ينهبو فضاي إعلامي ينهبو هيك ينهبو بلام إلى قيام الساعة لهمو ما مصاكاني أم كردستان مشهورتن سبحان الله إسام منالك اختيارك أخوي نوارين يبلي إمامي شافعي كي يلي خو مدايكو باوكم بقرباني بيت إيه مشوين مذهبكي أو كوتوينا سبحان الله لكاتيك هيك إعلامي كي نبوه چۆن خوای گەورە ناساندۆتی بەو خەڵکە چۆن ناساندۆتی بەو خەڵکە بەو عیلمەی کە خوای گەورە دایەپی کاتێک ئەڵێن ئیمامی ئەحمەد سبحان الله ئیمامی ئەحمەد دەزانین کێ بۆ بەڕێزان
ئیمامی ئەحمەد ئەو ڕۆژەی ئەمرێت نەک بەمردوێت بە بەزینوێتی ئەو ڕۆژەی کە ئەمرێت ئەفەرمونون 1000 ملیۆنێک و 700,000 کەس بەدوایەوە بوو لە بەغایە بەس بەدوای جەنازەکەیەوە لە یەهود و لە جوولەکە لە نەساریەکان لە نەساریەکان لە مەسیحەکان لە ناو بەغایە ئەژیان والله مەهابەتی جەنازەتی ئیمامی ئەحمەد 20,000 کەسی لە جوولەکە و لە مەسیحی کردە مسلمان بەس ڕۆژی ئەسپەردەکردنی ڕۆژی بە خاک سپاردنی ئیمامی ئەحمەد خوای گەورە ئەو پیاوەی بە عیلم ئاوا بەرزەوە کردبوو حل سەردەمی خۆمانە کاتێ شێخ شەعرایی وفاتەکە سبحان الله والله ئەو عەرزاڵی بەحرە قاچی کەس دیار نییە هەمووی سەرە باشە 34 ملیۆن ڕژاوەتە ناو قاهیرەوە کاتێک شێخ بن باز بە ڕەحمەت بێ وفاتەکە خەڵک دەڵێ والله مەوسیمی حەجە حەج ئەو جەنازەیە نیە ئاوا بەڕێکرێ ئەمە چییە بەڕێزان ئەو خوای گەورە ئوتو العیلمە دەڕەجات لە دنیا و لە قیامەتە دەڕەجاتیانە داتیە بۆیە بەڕێزانی خۆم عیلم یعنی هەرچەندێ باسی بکەم ئینسان یعنی محەیر ئەمێنێ لە بەردەم ئەم دەڕەجاتانەیە یەکێک لەو شتانەی کەوە ئینسان یعنی والێکات تامزروی عیلم بێت بەهەشتە عەزیزانی خۆم ئێمە هەمومان بۆ بەهەش واکەین من لە سلێمانیەوە هاتوومە بۆ ئێرە خوا لێم قبول کا و سێ براشم عاتڵ کردو لەگەڵ خۆمە وەڵی بۆ بەهەشت هاتوینە ئێوە بەم گەرما دانیشتونە هەندێکتان نیقابتان هەیە وەڵا نیقابەکە بەخوا بۆ خۆی جیهادە بۆ خوا لەم کاتەیە تعلیقت لێدەن گەرمایە ناڕەحەتە جاری وایە مێردەکەت پێی رازی نیە و جاری وایە براکەت پێی رازی نیە کاکە تۆ سیمایەکی جوانت هەیە من جارێکان بە برایەکەم و دوتی جامەلایەتی چییە وەڵا هەموو کەس پێکرێ وتم تەحەداکەم 1 سەعات بتوانین لە ناو سلێمانی و بەم جامانی منە بسوڕێتەوە چیلۆنیەکم ناوەتە سەرم ڕۆژانە 24 سەعات من 15 سەعات لەسەر مایە ئاخە ئەگەر ئەمە بۆ بەهەش نەبێ بۆ چییە غێر بۆ هەشتێکین عەزیزانی خۆم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ من یعنی کچ بێ کوڕ بێ پیاو بێ ژن بێت مناڵ بێت سەلەکە طریقا ڕێگەیەک بگرێتە بەر یلتەمیس فیه علما بەدوای علما بگەڕێت شەیدای علم بێ عاشقی علم بێت سهل الله له طريقا به إلى الجنة خوای گەورە ڕێگەی باشتی بۆ ئاسانەکات شێخ عوثەیمین بە ڕەحمەت بێ ئاخوا والله فەرمی ئەگەر کەسێکیش مەجالی نەبێ بڕاتە دەرەوە لای مامۆسایەک ئافرەتێکە لە ماڵەوە پیاوێکە لە ماڵەوە ناتوانێت فەرمی بەس لەسەر کورسەکەی خۆی دابنیشێت کتێبێ بێنێ بیخوێنێتەوە تەفسیری قورئان بخوێنێتەوە ئەوە ڕێگایەکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت بۆیە بەکەمی مەزانن ئەم ڕێگایی ئێوە بۆ بەهەشتە بەخوا دوای مردن نەچینە بەهەشتەوە خوا ڕسوامانەکە هەر حیاشمانەچێت والله بەم کۆڵە ڕیشەوە بچیتە جەهەنەمەوە حیاتەچێت بەم نیقاب و عابا و 15 متر بەس جلد لەبەرایە ێ بڵێن بۆ جەهەنەم وڵا هەر حیامانەچێت بە ذاتی خۆ بۆیە ئەمە ڕێگایەکە بۆ چوونە بەهەشت و هەر کەسێکیش بەهەشتی خۆش بێت ڕێگای بەهەشت دەگرێتە بەر نەکەر ئەوە بەڕێزانم وإن الملائكة لتضع أجنحتها لطالب العلم رضا بما يصنع تنانت ملائكة كان إخوائي پروردگار بالي مهرباني بو أم طالب العلم رأخا رضا بما يصنع لبر أو كار بيروزي كتو إيكيت فرمي وإن العالم ليستغفر له من في السماوات والأرض حتى الحيتان في الماء كسيك الزانابو دواي هالقري أو علمات دعوي بيكرد وعملي بيكرد سبحان الله لأرزو آسمانا هربو نوري كبير داوای استیغفار و لێخۆشبوون بۆ عەبدی خوایاکەن فەرمووی تەنانەت حوت ماسی لە دەریاکانە داوای استیغفار و لێخۆشبوون بۆ عەبدی خواکەن تۆ ئەوەنە بەڕێزە بی یعنی هەموو زیندەوەرەکان تۆیان لە خەیاڵە لە دوعاکانیان تۆ بێ بەش ناکەن و فەرمووی وئین العولەماء وەرەثەة الأنبیاء من شەرمەکەم کاتی ئەما خوێنمەوە فەرمووی عولەماکان شوێنگرەوەی پێغەمبەرانن هەر بە حەق ئێمە شوێنگرەوەی پێغەمبەرانین لە ئەخلاقمانە لە کردەوەمانە لە هەڵسوکەوتمانە لە عیباداتمانە وەرەثەة الأنبیاء یعنی ئەوان شتێکیان بەجێ هێشتووە ئێمە بۆ خۆمان هەڵمان گرتووە چۆن باوکێک ئەمرێت وەرەسەکەی کوڕەکانی ئەیبات پێغەمبەران مردوون وەرەسەی پێغەمبەران ئێمە بردوومانە ئێوە ئەیبن چەند شەرمە ئەخلاقت وەکو ئەخلاقی ئەو نەبێت چەند شەرمە نیفاقت لە دڵا بێت چەند شەربە بۆ منسەبی دنیایی بۆ پارە و پول شوێنی ئەم دەعوەیە کەوت بێتی بۆیە ئێمە هەڵگری ئەو پەیامەین شوێنکەوتوی ئەوانین ئەو پەیامەی ئەوان کە ئەوان گەیاندیان ئێسا بەدەستی ئێمەوەیە ئێمە ئەبێ بیگەێنین بە خەڵک و پێغەمبەران لم يورثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم ئەوان دینار و درهەمیان بەجێ نەهێشت تەنها عیلمان بەجێ هێشت کاتی وەفاتی کردوای چەند ڕۆژێک سەحابە مەشغول بوون لە بازار ئیمامی ئەبوو هورەیرە جاڕیدا فەرمی وەرەثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەخشە کرێ لە مزگەوت ڕەحمەتی خواتان لێ بن وەر بەشی خۆتان برن کۆمەڵی سەحابە ڕایان کرد بەرەو مزگەوت هاتن سەیرەکەن وەڵا هیچ شتومەکی پێغەمبەری خوا لە مزگەوتانی عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵی سەحابە دانیشتون هەنێ قورئانە خوێنن و هەنێ مەوعیزەی یەکتریەکەن فەرمیان کوا
فەرمی ئەو وەرەسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم والله كمرد مالكي قراين لقد شان صحابيك والله ما وجدنا في داره درهما ولا دينارا سوين بخوات درهم يك مال مالكي انا بيني بۆیە عەزیزانی خۆم ئێمە وەرەسەی ئەنبیامان وەرگرتووە پێغەمبەرانمان وەرگرتووە بە کەمی مەزانن هەڵگری ئەو پەیامەین شەرمە ئینسان وەکو ئەوان مامەڵە نەکات وەکو ئەوان داعوە نەکات ئێمەش بە قەدەری توانە و ئیستیطاعی خۆمان ئەخیراً لە خزمەتانە عەزیزانی خۆم ئاگاتان لێ بێت ئینسان لە دنیاە قەدر و حورمەتی عولەماکانی خۆی بگرێت مامۆساکانی خۆی بگرێت ئەم هەمووی بیڕێزی کەوا لە سۆشیال میدیایە بەرامبەر بە مامۆساکان و زاناکانە کرێ هەموو هۆکاری چی عەزیزانی خۆم نەبوونی تەقوایە نەبوونی فەهمێکی جوان نەبوونی فەهمێکی جوانە بەرامبەر بە ئەو ئیسلامە بۆیە ئیمامی مالیک فەرمێ کەفا بالمرء شرا ألا يكون من الصالحين ويقع في الصالحين ئەوەنە ئینسان بەسە پێی وتریە کەسێکی شەڕانگێز کەسێکی خراپ خۆی صالح نەبێ بەڵام بڕوا زەمی پیاوچاکان بکات والله پیاوی وا لە سەروی مەجلیسەوە دانیشتووە قەف سمێڵی ئاوەنەیە باشە خۆی هیچی تیا بەسەر نییە نە نوێژی هەیە نە عومرەی هەیە نە چاکەی هەیە نە سەدەقەی هەیە هیچی نییە هیچ کابرایەکی حەتاڵ و بەتاڵ حاشا لە ڕووی جەنابتان هەڵێ چی کارە مەلا چییە وەرەک زرهە خەریکی خواردن و داوەت خواردنن بێڕێزیکردنە بەرامبەر بە مەلا بەس ئەوەنە بەسە ها بەسە ئەوەنە بەسە پێی وتریە ئەمە کەسێکی خراپە ئەوەنەی بەسە تەواو ئیتر ئەگە هیچ تر نەڕێت خۆی هیچی تیا بەسەر نییە کردەوەیکی جوانی نییە بەڵام تەعن لە پیاوچاکانەدا لە مامۆساکانەدا من هەموو جا ئەوە وتووە هەر کەسێ بێڕێزی بەرامبەر هەر مامۆسایە بکات مەلای لا بێ حورمەت بێ بڵێ مەلا هیچ نییە ئەگەر ئەوەنە غیرەتی هەبێت ئەوەنە غیرەتی هەبێت کاتێک کێشەیەکی عایلەی و خێزانی بۆ دروستە بێ نایە یەقەی مامۆسای ئاینی بگرێت بەس بێغیرەتە دێت ئەگەر ئەوەندە غیرەتی هەبێت لە کۆمێنتا جنێ و بە مامۆسای ئاینیەدا ئەوەنە غیرەتی هەبێ ئەوەنە پیاوەتی هەبێ کاتێک کێشەیەکی تەلاقی لا دروست بوو نایە بۆ لای مامۆسا کاتێ مردوویەکیان لێ مرد ناڵێ مامۆسا وەرە نوێژی لەسەر کە وەرە تەڵقینی بە بەڵام نییە ناڵی چی لە ناو مەجلیسا دەمیان گەرمە دەمیان ئەوەنە درێژە حاشا لە ڕووی جەنابتان بەرامبەر بە ئەهلی عیلم عەبدوڵای کوڕی مبارەکە فەرمی ڕەزای خوای لێ بێ فەرمیێ من استخف بالعلماء ذهبت آخرته سبحان الله ئەوان بە ئەزمون بینی بوویان فەرمی هەر کەسێ بە بێڕێزی سەیری عولەما بکات سەیری زانا و طەلەبی عیلم بکات طالبی عیلم بکات أفرمي ذهبت آخرته أم كسا سبحان الله عاقبتي شربت بأزمون يعني لدنيا يبو خويان بيني بيان أواني كواب ببيريزي سيري علماء نكرد وقسيسو كان بعلماء كرد بعاقبة شري وفاتي نكرد أحمد كوري حنبل برحمة بيافي برحمة خويلي بيفرمي لحول العلماء مسمومة دمي همو علماء كهالقري قرآن بيت هالقري أو توحيد بيه هر كسي بي خوا جهرابية شي برقي جهر قريت كس فرمي من شمها مريض هەر کەسێ لە هەر مەجلیسێکا گوێی لێبوو باسی عولەماکەن بە خراپە هەر گوێی لێبوو دیفاعی نەکرد سبحان الله دڵی نەخۆشەکەوێت فەرمی ومن ئەکەلەها مات هەر کەسێ خۆی دەمی توێ سوێت خۆی باسی خراپی عولەما بکا و بڵێ عولەما هیچ نییە و مەلا هیچ نییە و فەقێ هیچ نییە وەڵڵا ئەمانە بەس بارن بەسەر موسڵمانان و بەسەر خەڵکەوە ئەمە بۆ خۆی دڵی ئەمرێت ئیتر نەوتار تەسیری لێکا نەخوێندنەوەی کتاب تەسیری لێکا هیچ تەسیری لێ ناکا سبحان الله هەتا بە منافقی بۆ خۆی ئەمرێت ابن عساكر برحمة بأفرميت كل من أطلق لسانه في العلماء بالثلب بلاه الله قبل موته بمرض القلب أفرمي هركس يزماني دريش كابرانبر علماء عيب لعالمي بقريت ولا فلان عالم هيجنية فلان ملا هيجنية بلاه الله قبل موته بيج أوي بمريا خواي قولة تاقية كاتو بمرض القلب بنخوشي دل نقو نخوشي كيبن بو خسخانة نخوشي النفاق سبحان الله دڵی پاکەوە نابێت دڵی لە شەک و گومانەکانی پاکەوە نابێت دڵی بەرامبەر بە ئەو ئیسلامە ئیستیقامە ناگرێت بۆی عەزیزانی خۆم زۆر گرینگە ئێوە تازە دەست پێەکەن ڕەنگە یەک دوو مەرحەلەتان بڕی بێت واتە لە ناو پرۆسەکەیان چەند خاڵێکم باز کرد پێش هەموو شتێ بۆ خۆم بۆ خۆ ئاگای لێ خۆشم یەک دنیا عیبم تایە یەک دنیا خەلەلم تایە ئەم شتانی باسم کرد ڕەنگە لە عولەمای تر بیست بێتم بەڵام ئێسا کە من بۆ ئێوەی باسەکەم عیبە شەرمە لە خۆما تەطبیقی نەکەم بۆیە طەلەبی عیلم کەن شەرەفێکی زۆر گەورەیە بەڵام فەهمێکی دقیقتان هەبێ من استعجل شيئا قبل أوانه عوقب بحرمانه كاك إيشي تكفير إيشي منوتونية إيشي تبديع إيشي منوتونية فلمك إصلاحي نفسي خود بك فلمك اللي يكشتيك حكم بسري إيماني هيش كسيكا مدى أو بقرينه بولاي علماء كان خواي پروردگار لسر أوا محاسبة ناكا بو فلان كسد كافر نكرت بو فلان كسد تبديع نكرت بو فلان كسد داود فاسق
بۆ غیبەتی فلان کەست نەکرد بەڵام لەسەر ئەوە محاسبەت ئەکا بۆچی تۆ زەمی براکەت کرد بۆ غیبەتیت کرد بۆ شتێکت کرد کە ئیشی تۆ نییە ئەو ئیشی عولەمایە عەزیزانی خۆ بۆیە ئەو فەهمە دقیقەتان هەبێ بەرامبەر بەو ئیسلامە ئینشاء الله ئەبن بە هیچێک لە هەڵگرانی ئەم پەیامە پیرۆزەی خوای پەروەردگار بارەک الله فیکم والسلام عليكم ورحمة الله وبركاته.